طلع لقرا ناوم هێرش فەیسەڵ ڕەحمانە دانیشتنی شاری هەولێرم لە دایکبوونی 12 هێشتێشتانەوەم. من وەکو خاوەن پێداویستی تایبەت بەهرەمەندم و بەهرەم زۆرەوە لە کاری هونەریشادا بەشداریم کردووە. وەکو ئەکسەر سینەمایی لە فیلمی بەهمنی خوبادی بەشداریم کردووە. ماندوو بووم کەی لێرە ئاچین بەردەوام هەوڵی وەم داوە کە زیاتر لە کارەکەی خۆم بەردەوام بم، بەڵام هەتاکو ئێستانی زۆر نائومێد بوومە لە کاری هونەریێدا. چەندین خەڵاتم لە کوردستان بەدەستهێناوە لە مەلەوانیدا و مەدالیەم هەبووە لە بوتوڵێک لە عێراق. زۆر کاتێک هەیە ینی شەوانە بابرین کە لەسەر جێگا پادەدەمەوە، یان شتی زۆر ناخۆش بە خەیاڵماندا دێت کە بەکارێ بینم، بەڵام تەعامل دەکەم. لەسەر ئەوە شەوان هیچ تەعاملەکەم نەماوە، یانێ بەمم بێت ئەو وڵاتە هەبەزێ بێرم کەم ئەندامان لەو وڵاتە ڕێزم هەیە بۆ هەموو کەم ئەندامەی کوردستان کە ئێستا جێ لە من ڕاگرتووە. کەم ئەندام لە وڵاتە هیچ ڕەسیدێکی نییە. من دڵم زۆر شکاوە، بەڵام هەر تەعاملم کردووە. خاوەن پێداویستی تایبەت باوەڕ ناکەم کەس ئاوری لە ژیانی بداتەوە. یەک دووەمیان من کەسێکی وەکو ئەکسەرێ سینەمایی کە چەندین سێ فیلمی سینەماییم هەیە کە من ئەگەر نەچوو بامانە ئەو فیلمەی بەهمەنی خوبادی، باوەڕ ناکەم بەهمەنی خوبادی کە من بتوڵەم کرد لە عێراق کەسی وەکو من نەبوو. زۆر بەداخەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش هەتاکو ئێستا ئاوریان لە ژیانی من نەدایتەوە.